خورماتۆ و شارە کوردستانیەی کە بە درێژایی مێژوو قوربانی دەستی سیاسەتەکانی حکوومەتەیەک لە دوایەکانی عێراق بووە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەریش ئەم شارە ڕوبەڕووی دۆخێکی نەخوازراو بۆتەوە و خواست و داواکاری لێپرسراوانی ئەم شارەیە سەرکردایەتی کورد هەنگاوەکانی سڕ بکاتەوە بۆ چارەسەرکردنی و کێشانەی کە لە سایەی حکوومەتی ئێستای عێراقدا بەسەر خورماتوودا هاتوون. دۆخی ناوشار زۆر نائارامە و خەڵکی کورد هاوڵاتی کورد ناتوانێت بچێتەوەی حکوومەتی هەرێمی کوردستان تایسەوەک پێویست ئەوەی منەی بینم ئەرکی سەرشانی خۆی جێبەجێ نەکردووە بەداخەوە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان جددیتر و باشتر من لە هەندێک جێگا ئیدارەی گەرمیان و هەندێک ئیدارەی چەمچەماڵ و ئەو شوێنانە باش بوونە بەڵام بە شێوەیەکی گشتی وەک حکوومەتی هەرێمی کوردستان باتایەتە سەرخەت بۆ ئەوەی بتوانێت فشارێ بکات لە حکوومەتی عێراقی و بتوانێت دۆخی ئەو شارە بەرەوباشی بووە و بتوانێت ئەو دەسەڵاتانەی کە هەیەی بەکاری بێنێ بۆ یا قیادەی سیاسی کورد بەڕاستی گلەیمان زۆرەوەکو خەڵکی خورماتوو کە قیادەی سیاسی کورد لە سەرەتای ئەو ئاوەرەبوون ئەو دۆخۆی کە هاتە ئاراوە بەپی گەورەی خۆی بەپی قورسایی ڕووداوەکە حیسابی بۆ نەکردووە و تەعاملی لەگەڵان نەکردووە. ومێدمان وایە ئەگەر وەفد هەبوو خەڵکی سنووری دووس خورماتووی تیابێت چونکە ئەو بریندارە ئەو هەست بە ئازارەکە ئەو هەست بە ماڵکاولیەکە ئەو هەست بە کارەساتەکە جا داوامان وایە وەکو هەموو وەفدەکانی تر وەکو هەموو هەیئەتەکانی تر هەیئەتی منازعاتی ناوچە جێناکۆکان هەبووە ئێمە ئاگامان لێ نەبووە نوێنەرمانیتیان نەبووە هەیئەتی نازانم چی هەبووە ئێمە خەڵکمانیتیان نەبووە ئیسش داوامان وایە بەڕاستی ئەگەر هەیئەتێک بۆ وەفدی مفاوەزات بۆ گفتوگۆ بۆ حیوار لەگەڵ حکوومەتی عێراقا ئێمە ناڵێن بۆ ئەوەی وەڵای ئێمە دیاربین و دەرکەوین بە خەڵکێک لە ناو خەڵک نوێنەری خەڵکەکە بەرن لەگەڵ خۆیانە بۆ ئەوەی خەڵک بتوانێت دیفاع لە مارکاولەکەی خۆی بکە لە کارەساتەکەی خۆی بکە چونکە کارەساتێکی گەورە بەسەر خورماتووە هات بەڕاستی من خۆم زۆر ناوم ناوە هەڵەبجەی بێکیمیاوی ئەنفالی بچووک بە بڕوایندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش حکوومەتیێریان پرسی ناوچە جێناکۆکانی فرامۆش کردووە و بێباکانەش مامەڵی لەگەڵ پرسی خورماتوودا کردووە. من ناڵێم خەمساردی مناڵێم بێباکی هەرێمی کوردستان بە هەموو هێزەکانیەوە هەرێکی بە شێوەیەک بێباکن بەرامبەرم ناوچانە. خورماتۆ و شاریکە بە دەواازی هەرێمی کوردستان ژمار دەکرێت لە ئێستادا ڕوبەڕووی دۆخێکی ناموار بۆتەوە و دانیشتوانی ئەو شارە دەخوازن خەمەکانی خورماتوو کە خەمی گەورە و قوڵن بە دانوستان لەگەڵ بەغدا چارەسەر بکرێن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.